لە گوندی فێڵین سەر بە پارێزگای سلێمانی لە نزیک حەوزی پیاوان لە ڕابردوودا ئاوی ئەم حەوزە بەکار هاتووە بۆ خۆشتن و خواردنەوە و کشتتوکاڵ و ئاژەڵداری بەڵام لەم ساڵانی دوایدا بەهۆی کەمی بارانبارینەوە حەوزەکە بەرەو شکبوونەوە ئاچێت. عەبدوڵڵا عوسمانیش جوتیارێکی گوندەکەیە. ئەویش باسی وشکبوونی کانی گوندەکەیمان بۆ دەکات کە بەهۆی کەمی بارانبارینی ئەمساڵەوە ئاوی ژێرزەوی زیاد نەبووە و کانی و کارێزی گوندەکەیان نەتەقیوە. بەهۆی وشکە ساڵی و ئەم ڕاڕەوی کەیبینی ئەمە چەم و ئاو بووە هەمووی وشی کردووە و هیچ ئاو نەماوە تاسە ئاژاڵەکەش بینی کە ئاو نێ بیخواتەوانی. اینجا ئەمە داواکاری ئەومان هەیە لە حکوومەت بە تەنکەت بێ بە هەست جۆرە بێ ئەم ساڵ بۆی لادەکان وێران نەبێت چۆن نەبێ بەشکم ئاوێکمان بۆ دابین کە بۆ ئاژەڵەکانمان و بۆ باخ و باخاتەکانمان. کەمی بارانبارین جوتیاران و ئاژەڵدارانی گوندی فێڵی سەر بە پارێزگای سلێمانی نیگەران کردووە چونکە نەدەتوانن بەرهەمەکانیان تێر ئاو بکەن نەدەتوانن ئاژەڵەکانیان لە دەشتە سەوزەکانیان بلاوەڕێنن بەهۆی وشکبوون و زەردبوونی باخەکانیان لەبەر کەم ئاوی. هەموو ئاوەکانمان وشی کردووە و باخ و باخاتەکانمان بەرە وشکبوونە ڕوە. ئەنجا گال و گۆتاڵیشمان زۆرە مەڕۆماڵات هەر هەمووی مەگەر بیریان بۆ هەڵکەری نەژینە ئاو نێویان نینێ. ئێترەوە بووە بە گەورەترین مشکیلە لەسەر ئەم دەیە. سەرەڕای کەم بارانی لەم ساڵدا بەڵام دانیشتوانی گوندەکە بە تانکار ئاو بۆ خواردنەوە و باخەکانیان و ئاژەڵەکانیان دەکڕن تاوەکو بەرهەمی گوندەکانیان لە ناوچوون ڕزگار بکەن. ڕێزان محەممەد کورسات نیوز گوندی فێڵ سەر بە پارێزگای سلێمانی.